بێ ئەوەی معاملەکەمە بکەن 2 ملیۆن دەیەی حوتەمی تەواو کردووە، بەڵام هێشتا کێشە خزمەت گوزاریەکان بەرەوکی خۆی و گەڕەکەکەی بەرنەداوە. دوای ئەوەی لە تەمەنی 6 ساڵی بووە خاوەنی زەویەکی تایبەت بەخۆی لە گەڕەکی 36 گەڕەکی چوارچرا، حکومەت بە ناوی ڕێگاوبانەوە 1,300,000 دیناری لێوەرگرت. بەڵام ئەم پیاوە بە تەمەنە خانووەکەی تەواو کرد و ڕێگەوبانەکەی هەر نەبینی. یەک بلۆکم دانناوە لەو عەزا 1,300,000 لێستان دووم دەگەشتی حەقی جادە و بان 1,300,000 لە حسابیکە ئەو دوو خانووە زێرانمان هەموو عەوزە بیرە هەموو منداڵمان نەخۆش کەوتە بە مێشولەی وای لێ پێوەدا ئەکسەری ئەبێتە لیر و تووشی نەخۆشیە بێ نە ئاومان هەیە نە زێرانمان هەیە ئاو بەتەنکەر بۆمان دێ ئەو بەتەنکەر بۆمان دێ ڕێگاوبانمان هەر بە عەمەل نایە هیچی بە عەمەل نایە. سەرەڕای ئەوەی وەرزی پاییزە، بەڵام بێ ئاوی بەرەوکی دانیشتوانی گەڕەکەی بەرنەداوە و ڕۆژانە بە بڕەپارەیەک ئاو دەکڕن. گرفتەکانی گەڕەکەکەی چوارچرا بەمە کۆتایی نایەت و نەبوونی قوتابخانە و ئاوەڕۆ هێندەی دیکە ژیانی دانیشتوانەکەی قرس کردووە. لە دوای 2011 تەوزیع کراوە و تەسمیمێکی جوانی بۆ کراوە، تەوزیعاتێکی جوان بووە، بەڵام لە دوای 2015 و 16 کە ئاوەدانی تێکەوتووە هەر پێش 2015 تەواوی خزمەت گوزارەکانی بۆ دەرچوو بوو بەهۆی ئەو قەیرانە دارایی یەک لە دوای یەکەکانەوە دیارە ئێرە شوێنە بوو لەو شوێنانەی کە پشکی شێری بەرکەوە کە هیچ خزمەت گوزارێکی بۆ نەکرێت. ئاوەڕۆ خەڵکی کە مەسەن ئاوەڕۆی ماڵەکەی دەرەکای کاتە سەر چاڵێک ئەم چاڵە شەر بەرگەی هەفتەیەکەگرێت دوای بە کۆڵانەکانە بڵاو بێتەوە هۆکارێکی بڵاوبوونەوەی نەخۆشیشە. ئاوەڕۆ زەڕورە هەرچەنە لەم بەشی خوارەوە دەستی پێکردەوە بەڵام زۆر بەسستیەوە نزیکەی ساڵێکە ئەتوان بڵێم یەک لە سەرسی کراوە. کێشەیەکی تر کێشەی ئاوە، ئاویشە تا ئێستا هەر بە تەنکەر ئاو دێت، کێشەی جادە و بان و قیریش ئەم سێ شتە یەک لە دوای یەک. خوا وەکیلە ئەو خانۆم کڕیوە بێ ئەوەی معاملەکەمە بکەن 2,700,000 لێسەندووم تاپۆیە هیچمان بۆ نەکراوە. خۆمە دیارە شتەکە دیارە ئەوەتانە ئەوە هەموو زبڵە ئەوە هەموو هەر بووین بەجر گژوگیاوە ماڵە وەڵا لە ژمارە نایە وەڵا 5,000 ماڵە بێ بەزیاوە یعنی کەمی شمتووە ئەرە وەڵا هیچمان بۆ نەکراوە خاڵەوە هیچیە سێشتە نە ئاو کراوە نە زێراب کراوە نە قیر کراوە ئیتر هیچی بۆ کرابێ. لە بەرامبەردا وتەبێژی شارەوانی سلێمانی دەڵێت ئەو گرفتانە بەهۆی قەیرانی داراییەوەیە. هەموو گەڕەکانی کە ئاماژەی پێدە خزمەت گوزاریان دیارە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بە پێی بوونی بوجە ئیشەکە ئەگەر بێت و بوجێشی باشە بە دەستیا بێ بە دڵنیایی هەموو ئەو شوێنانی کە پێویستیان بە خزمەت گوزاری بێ ئەیانگەێنێ، بەڵام ئاماژەشم پێە بوونی بوجە لەسەر و هەموو شتێکەوەیە. بەهۆی ناچاری دانیشتوانی شاری سلێمانی دروستکردنی خانوو لە ناوچە بێ خزمەت گوزاریەکان ڕووی لە هەڵکشانە. حکومەتی هەرێمیش 10 ساڵە بە پاساوی قەیرانی دارایی خزمەت گوزاری پێویست پێشکەش ناکات. ئەو قەیرانە داراییەی تەنیا بەرەوکی خەڵکی گرتووە و بەرپرسانی دەسەڵات هەرگیز نایان بینیوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.